بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه، ولا تجعله ملتبسا علينا فنضل، واجعلنا للمتقين إماما. مسلمان ولست مشركان. السلام عليكم ورحمة الله وبركاته. سرتا داودكم نخوي پروردگار وخاتيا وجوانكاني وصفات برزكاني. هرچی مسلمانانی سەڕووی زەوی هەیە، مسلمانی ڕاستەقینە، خوای پەروەردگار بیان کاتە برای دڵسۆزی یەکتر. خوای پەروەردگار دڵەکانیان یەکخا، ڕیزەکانیان یەکخا، و ببێتە پشت و پەنایان دڵمان خۆشکە بە یەکڕێزی مسلمانانی ڕاستەقینە و ڕزگارمانکە لە پەرتەوازەیی و تەفرەقە و ناکۆچی و دژایەتیکردنی مسلمان بۆ مسلمان. ئەمەش بێگومان هیچێکە لە مەقسەدی شەریعەت کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام خۆی پێفەرمووین کونوا عیباد الله ئیخوانا، ئەی عەبدەکانی خوا ئێوە ببنە برای یەکتر. کەواتە بوون بە برای یەکتر کە لە ئەسڵیشدا ئینەمە المؤمنون ئیخوا، ئیمانداران برای یەکترن لە ئەسڵیشدا، ئەمە مەطلەبە، ئەمە پێویستە ئێمە برای یەکتر بین و حەقی برایەتی بەسەر یەکدا جێبەجێکەین. کەواتە نوێکردنەوەی برایەتی و هەڵسان بە حەقی برایەتی و لادانی ئەو کۆسپ و تەگەرانەی کە شەیطان دروستی کردوێت، ئەوە کارێکی شەرعیە لەگەڵ هێشتنەوەی نەسیحەت و ئامۆژگاریکردن و هەروەها کاتێک کە دەبینی برایەکت، برایەکی مسلمانت غەڵەتێک دەکا، ڕەتی دەدەیتەوە و ئامۆژگاری دەکەی، هەڵەیەک دەکا بە ناوی دینەوە بە ئاشکرا تۆ ڕەتی دەدەیتەوە. و ئەوەش سوپاس بە خوای پەروەردگار لە ڕابردوودا بەردەوام کە خوا لێمان قبوڵ کا لە تەمەنی 30 ساڵی بانگەوازیمدا ئەلحەمدولله هەر شتێک کە زانی بێتم پێویستە ڕەتی بدەمەوە لە کاتی خۆ ڕەتم داوەتەوە. مسلمانێک دوێنێ کە مخالفەیەکی کردبێ ڕەتم داوەتەوە، پێرێک کردوێتە ڕەتم داوەتەوە، و منیش کە غەڵەت کەم شایستەی ئەوم کە ڕەت بدەمەوە. بۆیە برایەتی مانای ئەوە نییە کە ئێمە لە هەڵەی یەکتر چاپۆشی بکەین، نا، نەسیحەتی یەکتر دەکەین، بەڵام هەمووش دەیە بۆ یەکتر ڕاستکەینەوە، نەک بێدەنگ بین لەسەر هەڵە. بەڕێزەکانم کە دوێنێ بینراوە من و چەند برایەکی مسلمان دانیشتوین و لەژێر شعار و دروشمی وتعاونوا على البر والتقوى، ئەم ئاەتە البر والتقوى دوایش ڕوون کراوەتەوە کە ئەو بر و تەقوای مەبەستمانە چییە، کە نووسینەکە من خۆم نووسیومە و ئەو برایانەش بڵاویان کردوێتەوە و منیش بڵاوم کردوێتەوە لەسەر چی تەعاون بکەین، لەسەر چی هاوکار بین. نووسیمانە لەسەر بنەمای منهەجی سەلەف کە ئیسلامی حەق ئەو منهەجەیە کە سەلەفی ساڵح پێغەمبەری خوا سەحابە و تابعین و ئەوان لەسەری بوون. ئایا تەعاون و هاوکاری لەسەر ئەو بنەمایە کارێکی شەرعیە، بر و تەقوایە، یا بێ شەرعیە و گوناحە؟ ئەمە یەکە. دووهەم بەندی لێک نزیک بوونەوە و تەعاونەکە بریتیە لە چی؟ بە ئامانجی بانگەواز بۆ قورئان و سونەت بە تێگەیشتنی سەلەفی ساڵح. ئایا ئامانجێکی شەرعیە یا ئامانجێکە لە بر و تەقوادا جێ دەبێتەوە کە تەعاون ئەمرمان پێکراوە بیکەین لەسەری، یا ئامانجێکە لە ئیتم و عودواندا جێ دەبێتەوە؟ سێهەم بەند. و بۆ ڕەتدانەوەی هەموو کوفر و ئیلحاد و بێدینی و بیدعە و یعنی چەواشەکاریەک کە بە ناوی دینەوە بکرێت، ئایا ئەمە بر و تەقوایە مسلمانان تەعاونی لەسەر بکەن، ئیتیفاقی لەسەر بکەن، یا ئیتم و عودوانە ئەی مسلمانی لەخوا ترسکامیانە؟ زۆرم بەلاوە سەیرە مسلمانانێک دەڵێن مامۆستا پێویستە ڕوونکردنەوە بدەیت، بۆ تۆ نابینایت، بۆ تۆ خوا عەقڵی لێسەنوویتەوە، نە بەسەڵت هەیە نە بەسیرەت هەیە، ئەی نابینی چی نووسراوە، تۆ بۆ بەس ڕەسمەکە دەبینیت، ئەی بۆ نووسینەکە نابینیت. نووسرا ئایا نووسراوە تەعاونکردن لەسەر حیزبایەتی؟ نەخێر.
تعاون كردن لسر بدعة نخير، تعاون كردن لسر ئاژا وەجێڕی نەخێر، تعاون كردن لسر كفر وإلحاد نەخێر. تو بۆ نابینیت ئەی مەگەر بوونکردنەوە لەوە ڕوونتر چی کە نووسراوە زۆر بە جوانی لەسەر بنەمای مەنهەجی سەلەف. ئێستا مادام بەو ڕوونیە بەو ئاشکراییە کە هیچ قابلی تەئویل نییە، تۆ ڕوونکردنەوەی چیترت دەوێت؟ یا فإنها لا تعمى الأبصار ولكن تعمى القلوب التي في الصدور. یا چاوەکان شوێرنی دەبینن بەڵام دڵەکان شوێرن. بۆ چکە دڵێک کە جەهلی تێدا بوو، ظولمەتی جەهل، تاریکایی نەفامی تێدا بوو، تەئسیر لەسەر چاو دەکات، چاو ڕووناکی شتەکان نابینێت. یاخود دڵێک کە ظولمەتی بەغی تێدا بوو، حەقدی تێدا بوو، دیسان تەئسیر لە چاو دەکات و چاو کوێر دەکات، حەق نابینێت. جا مع الأسف کەسانێکن دۆستمانن، خۆشەویستمانن و ڕێزیان هەیە، بەڵام ظولمەتی جەهل خەریکە چاویان پەردەی بەسەردا بدرێت. بۆچی؟ نابینێت. ڕوونکردنەوەمان لە مامۆستا دەوێت. هێبرای شیرینم، ڕۆڵی شیرینم، ئەمە مەگەر ڕوونکردنەوە نییە یا ظولمەتی جەهل لە دڵتدا وای کردووە تارمایی لەسەر چاو دروست کردووە. ئەمما ئەوانەی کە ظولمەت و تاریکایی حەقد و غیل و حەسەد ئەمانە دڵیانی کوێر کردو و چاویانی کوێر کردو، ئەوانە لا کەلامە لەنا مەعەهم، هیچ قسەیەک نیمانە لەگەڵ ئەوانە بیکەین. چونکە ئەگەر هەرچی ئایەتی قورئانیش بێنیتەوە، ئەو هەر بڕیاری داوە سەرەتا دژمنایەتی بکە، سەرەتا گومانی شەڕت پێ ببا، سەرەتا قسەکانت هەمووی تەئویل بکە بە خراپە، مەحاسنت بکاتە مەساوی. بۆیە ئەمانە لا کەلامە لەنا مەعەهم، ئەهلی بەغی و ظولمن و عافانا الله منهم الحمد لله. بۆی بەڕێزەکانم، سەرەتا من پێتان دەڵێم من حسن إسلام المرء تركه ما لا يعنيه. جوانی ئیسلامەتی تۆ هەر نوێژکردن نییە برای شیرینم، خوشتی بەڕێزم، هەر ڕۆژوگرتن نییە. جوانی ئیسلامەتی ئەوەیە شتێک پەیوەندی بە تۆ نێتە لەخۆی مەکە. ئێ باشە دەکرێت چ پەیوەندی بە تۆ هەیە؟ من لەگەڵ سەرکردەیەکدا دابنیشم، وەڵا ڕوونکردنەوەمان لە مامۆستا دەوێت. لەگەڵ مەسئولێک دابنیشم، ڕوونکردنەوەمان لە مامۆستا دەوێت. لەگەڵ عەلمانیەک ڕوونکردنەوەمان لە مامۆستا دەوێت. لەگەڵ ئیسلامیەک ڕوونکردنەوەمان لە مامۆستا دەوێت. ڕوونکردنەوەی چی لە من دەوێت ڕۆڵە گیان برای شیرینم؟ ئەوەلەن بە چه حەقێک داوای ڕوونکردنەوە لە من دەکەیت؟ خۆم وە قیامەتی خۆم، ئەوەی کە دەیکەم خوا لەسەر عەرش ئاگادارمە، خوا نیەتمان خاڵس کە مەقسەدی ئەعظەم، هەدەفی گەورەی من خزمەتکردنی دینە، ئەو دینەی کە پێغەمبەر صلی الله علیه و سەحابە لەسەری بۆ ڕزای خوای گەورەیان لێبێت. اینجا بۆچی تۆیەکی گەنج دەبیت بە چاودێر؟ ما بعثت علي رقيبا، بۆ تەدەخل دەکەی لە شتانێک کە پەیوەندی بە تۆوە نییە. یعنی بۆ نمونە ئەوانەی کە متابعە دەکەن، با بڵێن 400-500 هەزار کەسێک جار وهەیە متابعی نووسینێک دەکات کە دەیکەم زۆرێکی ڕوونکردنەوە. یعنی من بێم تاک لەگەڵ ئێوە دابنیشم بۆ دڕکاکە من لەگەڵ فڵان مەسئول، لەگەڵ فڵان سەرکردە، لەگەڵ فڵان عەلمانی، لەگەڵ فڵان ئیسلامی، لەگەڵ فڵان کەسایەتیە دانیشتم، ئەوم باس کرد و ئەوە دەوێت من بە چ دینێک بە چ ئەخلاقێک تۆ داوای ئەوە لە من دەکەی؟ سەیری داوەکەم کە سەیری من ثمارهم تعریفونهم، بزانە ئەو داوایی کە من دەیکەم خزمەتە بە چی؟ بزانە ئایا من خەڵک بانگ دەکەم بۆ ئەوەی دەست بگرن بە قورئان و سنت و بە تێگەیشتنی سەحابە و تابعین، یا من خەریکی ئەوم خەڵک بانکەم بۆ لاڕێبوون و لادینی و بێدینی و بەدڕۆشتی و خراپەکاری؟ بۆ سەیری بەرهەم ناکەی؟ چی داوە لەوە داوا لە من دەکەی؟ دەبێ بزانم تۆ لە کولی مەجلیسێکدا چی دەڵێیت و چیت لەگەڵ وتراوە. با بزانین تۆ چووی ببیتە حیزبی یا ئەو هات چووی ببیتە ناز. براکەم ئەم ئەخلاقە ئەخلاقی موسڵمان نییە. من حسن إسلام المرء تركه ما لا يعني. دووەم خاڵ، ئەی ئەو کەسانەی ئیدعای سنت دەکەن، ليس من السنة إحسان الظن بنفسك وإساءة الظن بمن علمك السنة. قد سنت ئەوەت فێر ناکە مان بەتایبەتی بە کەسێک کە بە فەزڵی خوای پەروەردگار شوێنەواری بڵاوکردنەوەی بۆ سنت دیارە، ئەوەش فەزڵی خوای بەسەرمانەوە. فێری حسنی ظن بن، واز لە سوئی ظن بێنن، کارێکی خراپە. سێهەم نەسیحەتم بۆتان، سنت نییە تۆ قسەیەک و هەڵوێستێک و بیر و باوەڕێک بدەیتە پاڵ موسڵمانێک کە خۆی نەیوتووە
ولا عادەتی ئەویش ناوەشێتەوە. ئێستا تەنها ڕسمێکی منیان بینیوە، یەکێ دەڵێ چۆتە باوەشی حیزبایەتی، یەکێ دەڵێ بوو بە ئیخوانی، یەکێ دەڵێ چوو ئەوەی کرد. ئێتو بۆ لە خوا ناترسن؟ بۆ لە خوا ناترسن؟ هاي من وتومە بوومە حیزبی لەو ڕۆژەوە سوپاس بۆ خۆی پەروەردگار خوای گەورە هیدایەتی داوم بۆ سونەت تا ئەمڕۆ من حیزبایەتی بە ئیسلامەتی نابینم و قەناعەت و یەقینم وایە ئیسلام پێویستی بە حیزبایەتی نییە. إنما المؤمنون إخوة هموما براي يكترين وأن هذه أمتكم أمة واحدة أمتي إسلام يك أمتها باورم بتفرقوا حزباتين وبديني نازنوا وببدعي دزانم توبوق ماني شرب من دبيواد زاني من بوم بحزبي ولا أخوانا ترسيد شون ريقا بخود ددي اشتيك ددي تقاو من كمن براءتي لدكم بوي فيربن إنسان كشتيك لقل عادته لقل دعوكي دژبێ مەیدە لە پاڵی گوناهبار دەبن. چوارەم ئامۆژگاریم من السنة التعاون على البر والتقوى تعاون كردن لەسەر بر و تەقوا سنەتە بگرە فەریضەتە. خوای پەروەردگار دەفەرمێ وتعاونوا دەزانن وتعاونوا فعلی ئەمرە خوای گەورە ئەمر دەکا وتعاونوا واوی جەماعە فاعیلەکەیە دەزانن چێیە تێکڕای موسڵمانان دەگرێتەوە. نەتەنها ئێوە بگرێتەوە ئەی ئەو کەسانەی کە خۆتان بە خاوەنی داوای سەلەفی و ئیسلامی ڕاستەقینە دەزانن بەس بە ئێوە ناڵێ ئێوە تەعاونکەن تێگڕای موسڵمانان مەئمورین فەرمانمان پێکراوە ئێمە تەعاون و هاوکاری بکەین لەسەر چی؟ لەسەر بر و تەقوا. بەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام لە پێش ئەوەی ببێ بە پێغەمبەر کە گەنجێک بوو سەڵات سەلامی خوای لەسەر بێ ئامادەی کۆڕێک بوو ئامادەی ئیتیفاقیەک بوو حلفێک کە پێی دەوترێ حلفی فضول. پێغەمبەر عەلەیهی السەڵات وسەلام دەفەرمێ لەقەد شەهیدت مع عمومەتی حلفا لەگەڵ مامەکانم لەگەڵ خزمەکانم لە سەردەمی مەکەدا پێشەوەی بێ پێغەمبەر دەفەرمێ ئامادەی ئیتیفاقیەک بووم کە کرا ڕێکەوتنێک کە کرا لەسەر چی؟ لەسەر کاری خێر کەسێک هاتە ناو شاری مەکە زوڵمی لێ نەکرێ و ئەو کەسێک کە مەزڵومە حەقی بسێنرێ دەفەرمێ لەسەر ئەوە من بەشدار بووم و شەریکیان بووم لەو ئیتیفاقیە لەگەڵ کەسانێکی کافری مشرک دەفەرمێ ما أحب أن لي بها حمر النعم أن أنكثه دەفەرمێ حەز ناکەم لەبری ئەو ئیتیفاقیە ئەگەر پێم بڵێن هەڵی وەشێنەوە لەبری ئەوە وشتری سوورت پێ دەدەین یعنی ئەمڕۆ بڵین سیارەی لێکزز و وەنەوشەت دەدەینێ بەس لەو ئیتیفاقی لەگەڵ کافرەکان کردت دەستی لێ هەڵگرە و لێی وەرە دەرەوە دەڵێ من حەز ناکەم هەڵی وەشێنمەوە نا وشتری سووری ئێوەشم دەوێت چونکە ئەوەم بەلاوە خۆشەویسترە چی؟ لەگەڵ کۆمەڵێک کافر پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام ڕێککەوت لەسەر چی؟ لەسەر بڕێک لەسەر چاکەیەک کە چییە؟ ڕێگرتن لە زوڵم و ستەم و سندنی حەقی کەسێکی غەریب کە دێتە ناو شاری مەکە و زوڵم لێ دەکرێت. کەواتە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام فێری کردوین ئەگەر هات و کافرێکیش ویستی هاوکارت بێ لە کاری خێردا ڕەتی مەکەرەوە ڕەوزی مەکە. کافرێک کافر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ وەلەو دوعیت بها فی الئیسلام لەئەجەبت دەفەرمێ و پێش داوای پێغەمبەرایەتیم بوو پێش ئیسلام بوو فەرمێ ئێستا لە ناو ئیسلامیشدا کە موسڵمان و پێغەمبەری خوام ئێستاش هەمان کافرەکان کە بێن و داوام لێ بکەنەوە ئێمە ڕێککەوین و ئیتیفاقکەین حلفێک دروستکەین هاوپەیمانیەک دروستکەین لەسەر ئەو کارە خێرە ئێستاش من وەڵامیان دەدەمەوە دەچم لەگەڵیان ئەو کارە دەکەم. ئەی ئەو کەسانە ئیدعای سنت دەکەن شوێنکەوتەی سنەن ئاگاتان لەوە هەیە کافرێک وەڵڵاهی با چاک بزانن ئەگەر بێت و عەلمانیەک ئیسلامیەک سۆفیەک یعنی نەسڕانیەک یەهودیەک بێت بڵێ لەو فەقەڕەیەدا من پشتیوانی تۆ دەکەم بۆ سەرخستنی حەق بۆ پشتیوانی حەق بۆ ڕێگرتن لە ناحەقێک من دەڵێم دەست دەخەمە دەستەوە لەو جزئیەتە من ئەو کارە تۆ مادام پشتیوانی من دەکەی لە خێردا لە چاکەیەکدا ئێوە زۆر باشە من قبوڵمە هەر وەکو چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم قبوڵی کرد هەرچەندە لە بوارەکانی تردا
كابرا يهودية من يهوديتهم قبول نية، نصرانية نصرانيتهم قبول نية، صوفي قريتهم قبول نية، حزبي قريتهم قبول نية. بەڵام بێت خۆی بڵێ من لەگەڵ تۆ ئیتیفاق دەکەم، هاوکارت دەبم لە بڵاوکردنەوەی فڵان حەقەدا، دەڵێم سوپاست دەکەم، دەستخۆشی لێ دەکەم. ئێمە نەهاتووین دابنیشین بڵێن لێک نزیک بووینەوە لەسەر ئەساسی حیزبایەتی، لەسەر ئەساسی بیدعەکاری، لەسەر ئەساسی نازانم چی، لەسەر ئەساسی منهەجی سەلەفی. بەڵام ئەو کەسانەی کە دڵنەخۆشن ئەگەر نوسڕەتی منهەجی سەلەفیشی تێدا بێ، چونکە لە خۆیان یە دڵیان پێی خۆش نییە، چونکە من دەیڵێم دڵیان پێی خۆش نییە. بۆیە برا مەدخەلیەکان، ئێوەش برای منن، وەڵڵاهی خێرم بۆتان دەوێت، بەڵام سوێن بەخوا زۆر لاتان داوە لە حەق، هەم لە مەقسەدتاندا پێتانەوە دیارە لە قسەکانتان ئەمارات و قەڵائینتان هەیە، دائیمەن ئێوە ئیرادەی شەڕتان هەیە بۆ ئێمە، دائیمەن چاکەکان بە خراپە وەسف دەکەن. لە خوا بترسن تۆزی خەمی قیامەتی خۆتان بێت، خەمی قیامەتتان بێت. لە دنیا هەرچی دەیکەن سوێن بەخوا ئەمە هەم دەبە ئاوە چەندێکە، ئەوەندە من حیسابتان بۆ ناکەم بە فەزلی خوا، ئەوەندە حیسابتان بۆ ناکەم. چاک دەزانن من کتێبێکی گەورەم نووسی 250 لاپەڕە 300 لاپەڕە تیایدا ڕوون کردەوە کە منهەجی مەدخەلیەت لەگەڵ منهەجی ڕەسوولی خوا صلی الله علیه و سلم عولەمای کیبار جیایە لە چەندان مەسائلدا. من خۆ بە ئاشکرا دەیڵێم، ئێستا تۆ بتەوێت بە تەرازووە سەقەتەکەی خۆت ئیشەکانی من لە تەرازوو بدەی، ئێوە دەرناچم تیایدا، بۆ چکە تەرازوەکەت سەقەتە برای شیرینم. اینجا خۆ ئێمە بە مبتەدیع دەزانن، بۆچی وا مشەوەش بوون، بۆچی مشەوەش بوون، بۆچی مشەوەش بوون، یان باوەڕتان بە خۆتان نییە و دەزانن ڕاست ناکەن کە بە ئێمە دەڵێن سەلەفی نەماون و لایەندا و مبتەدیعن، خۆتان چاک دەزانن درۆ دەکەن، ڕاست ناکەن. بۆیە هەر شتێک دەکەین ئاها وەڵام مخالفەی سونەتە، باشە بۆ ڕۆژێک نایەن بە سۆفیەک بڵێن کاکە ئەوەتان بیدعەیە، بۆ چونکە یەقینتان هەیە ئەم سۆفیگەرێتیە سونەت نییە، یەقینت پێ هەیە، بۆیە ناچیت ڕەخنە لە سۆفی بگری بڵێ ئەو شتت بیدعەیە، هەر دەڵێ جوملەتەن وە تەفسیلەن ئەو شتەی ئێوە مەردوودە و کۆتایی پێ هات و تەواو. نای محاسبەی مبتەدیعەکەی لەسەر ئەوەی بڵێ تۆ لە سونەت لاداوە، پێی خۆی مبتەدیع، ئەی بۆ محاسبەی من دەکەن لە کاتێکدا ئێوە منتان پێ مبتەدیع بۆ محاسبەم دەکەن، دەڵێن لەو ئەها ئەو شتەی خلافی سونەت، ئەها کەواتە قەناعەتتان نە بە قسەکانی خۆتانە نە بە قسەی شێخەکانیشتانە. چاک دەزانن ئێوە بە زۆر دەتانەوێ بڵێن ئەو ماستە ڕەشە، ئەی ناش بێتە ڕەش بەخوا. ئامۆژگاریی تر براکانم بۆ ئێوەی بەڕێز، دێن گرتە ڤیدیۆیەکی بچووکە کە پرسیارم لێکراتەوە بۆ لەگەڵ فڵان مەسئولدا دەنیشتی. من وتم هەر کاتێ توانیتان ڕەخنە لە موسا بگرن کە چۆتە لای فیرعەون، ڕەخنەش لە من بگرن. ئێستا دڵ نەخۆشەکان دەڵێن ئەها خۆی بە موسا دانا، کورە بۆ لە قسە تێناگەی، ئەرێ بۆ تۆزی ئینسافتان نییە و لە خوا ناتەسن. یعنی من دەڵێم موسا کە پێغەمبەری خوا بوو عەلەیهی السەڵات وسەلام، یعنی بۆ ئەو جائیز بوو بچێ لەگەڵ فیرعەونێکدا بنیشێت. ئەی بۆ منێکی بچووک دروست نییە، مەبەستم لە چییە؟ دائیمەن یعنی کە کەسە گەورەکان شتێککەن کەواتە ئەمە دروستە، ڕێگە پێدراوە، یعنی ئەگەر تاوان ئەوە فیرعەونە، نا کەواتە مادام دروست بێ بچی لەگەڵ فیرعەوندا بنیشی، ئەی بۆ دروست نییە لەگەڵ موسڵمانێکدا بنیشی. ئەوە مەوضعی شاهیدە برای شیرینم. بۆیە براکانم ئەلحەمدولله ئەوەش فەضڵ و کەڕەمی خوایە بەسەرمەوە، داواکارم لەو خوایە ثەباتم بداتێت، واللهی لا حەول لی ولا قووە، بە علمی خۆم بە تەقوای خۆم بە ئیمانی خۆم نانازم، بەڵام شکری خوا دەکەم. ئەلحەمدولله خوای گەورە شتێک لە علم و شتێک لە یەقینی پێبەخشیوم کە سوپاس بۆ خوای گەورە نە لە مولحیدەکان دەترسم ڕووبەڕوویان بمە و لەگەڵیان دابنیشم، خۆشتان چاک دەزانن، و نە لە عەلمانیەک دەترسم بچم مناظەرەی لەگەڵ بکەم، خۆشتان چاک دەزانن هەر منم لەگەڵ مولحید مناظەرە دەکەم، فەزلی خوا لەگەڵ عەلمانی مناظەرە دەکەم و لەگەڵ ئیسلامی مناظەرە دەکەم، هەر من ڕۆڵم داونێتەوە، ئەوش فەزلی خوایە نەک چاکەی من بێ. بۆیە کاکە گیان بەلای منەوە ئاساییە، تێگەی لەگەڵ هەر کەسێکیان دابنیشم ئەلحەمدولله ئەوەی توانی بێتم نەسیحەتی خێرم کردو، وەڵڵاهی لە لوتکەوە جا بزانم تاوەکو کامیان دانیشتم ئەوەی کە بە حەقم زانی بێ بە فەزلی خوا وتومە.
بۆیە برای من وا مەزانن کە تۆ لەگەڵ کەسێک دانیشتی کۆتایی هاتکەواتە تۆ یەکسەر لە دینەکەی خۆت دەرچوویت و وتت من هاتمە سەر دینی تۆ لەخوا بترسم کاک موسا کە چۆ لای فیرعون خۆ نەیوت من ئەی فیرعون هاتوومەتە قەسڕەکەی تۆ بۆی بێمە سەر دینەکەی تۆ بۆ گومانی شەڕ بە بانخواز ببرێت. خاڵێکی تر بەڕێزەکانم ئایا دروستە تۆ لەگەڵ کەسێک لێک نزیک ببیتەوە و تەعاونت هەبێ کە ئەو کەسە لەوانەیە لە چەند بوارێکدا ئێمە بە منهەجی سەلەفی دانێن دەڵێن برای من انفكاك الجهتين يعني دوشتي ليجيا بون من أشاعرة ردي معتزلة الدنوى أشاعرة كردي معتزلة الدنوى ردي بقوات است أهل السنة دلن دستيان خوش به لودها كردي أشاعر معتزلان داوتوا لودها إما بجيريان دكينو كاريشي باشا كحقيان بيكا بلام لودها كتأويل الصفات دكا لودها من لقلينيم لودها من لقلينيم صلاح الدين أيوبي رحمتي خواي قوري لي به خواي برقال بلي برز كالا بهشتا صلاح الدين أيوبي عقيدة أشعري بو بلام همو من خوش من دبيو هرچی علماء أهل السنة دعای خیری بۆ دەکا و شانازی پێوە دەکا بۆ دەڵێن لەو بوارەدا خزمەتی کردووە من برایانێک بێن دیفاع لە سنت بکەن لە کاتێکدا کە ئینکاری لە نەسخ دەکرێت ئەوەتە ئینکاری لە ئیجماع دەکرێت ئەوەتە لایەکەوە یعنی قسەی بەرز و نزم بەرامبەر معاویە دەکرێت ئەوەتە شڕەویەک بەرامبەر گۆڕپەرستی دەکرێت کە ئەمە کێشە نییە کەسانێک بێن پشتیوانمان بن و دەست بخەنە ناو دەستمانەوە دەست بخێنە ناو دەستیانەوە بۆ دیفاع لە سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم دیفاع لە علومی قورئان لەم بوارانەدا کارێکی باشە ئینجا بە ئاشکراژ وتراوە لەسەر منهەجی سەلەف هەموو شتان دەزانن ئەو منهەجە سەلەفەی کە 30 ساڵە بە فەزلی خوای پەروەردگار و عەقیدەیە داوای بۆ دەکەین. خاڵێکی تر هەوڵدان بۆ کۆبوونەوەی موسڵمانان و یەکڕیزی موسڵمانان لەسەر حەق لەسەر منهەجی سەلەف کارێکە خوا پێخۆشە. ئێوە بۆ پێتان نەخۆش براشی نەکەن. بۆ لە هەوڵی ئەوەتان نەبین هەر برایەک هەر موسڵمانێک با پێشتریش زۆر دوور بوو بێ ئەگەر نەرمیەکی تێدا بێ ئەگەر ئومێدی خێری تێدا بێ بۆ هەوڵ نەدەین دەست بخێنێ ناو دەستیەوە دەستی بگرین بڵێن براکەم دەستت خۆش بێ کە تۆ ئەلحەمدولله لێرە پشتیوانی سنت دەکەی دڵمان پێت خۆشە ئێمەش پشتیوانت دەکەین دەی براکەم وردە پێغەمبەر صلی الله علیه و سلم نافەرمێ سەدیدوا وقاریبوا سەدیدوا یعنی 100% ئێمە دەمانەوێت هەرچی موسڵمانی سەرڕووی زەویە 100% لەسەر ئەو منهەجە بێ کە ڕەسوولی خوا عەلەیهی سەڵات وسەلام لەسەری بێ بەڵێ ئەومان دێ ئەوە سەدیدوە سەدات 100% ئەی ئەگەر نەکرا 100% وقاریبوا قاریبوو نزیک بوونەوە نزیک بۆ من بزانم برایەک وردە نزیک دەبێتەوە لەو منهەجەی کە منهەجی ڕەسوولی خوا سەحابەیە عەلەیهی سەڵات وسەلام دڵم پێی خۆشە کاک دڵم پێی خۆشە. بۆیە موسڵمانان بۆچی دڵتان ئەی ئەو کەسانی ڕەخنەگرن بۆچی دڵتان تەنگ بووە لە دوێنەوە بەوەی کە نزیکبوونەوەیەکی بینی دوو موسڵمان 5 موسڵمان 10 موسڵمان دەبان خوازێت بۆ دڵتان تەنگەبەوە بۆ نایەی بەڕووە تەفاعولیە دڵگەشەکە سەیریکەی بڵێ دەی ئینشاءڵڵا ئومێدی خێرمان هەیە ئینشاءڵڵا مادام لەسەر ئەو سێ بنەمایەن کە باس کراوە دەی ئینشاءڵڵا بەرەو خێر دەبێ کارێکی خێرە بۆ دەی ئاها فڵانە کەس لە ڕابردوو وای بوت فڵانە کەس وای کرد هەر خۆت بووی ڕەدت دەدایەوە من ئێستاش هەر کەسێک لەگەڵی دابنیشم لەگەڵی ئیتیفاقم لێ نزیک ببمەوە کۆرە نووری چاوم بێ شێخ و مامۆستان بێت ئەگەر مخالفەی کرد لە قورئان و سنت وەڵڵاهی دەڵێم ئەو مخالفەی ڕەدی ئەدەمەوە نزیکبوونەوە ڕێنەوە ناگرێت کە ئێمە ڕەدی منکەر بدەینەوە و نزیکبوونەوە مانای ئەو نییە کە تەواو من لە هەموو شتێکدا ئێستا 100% تەواو هاوڕاین کاکە سەدید و وەقاریبوو حەدیسەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم تێبکەن. بۆیە بەڕێزەکانم کەس نابێت دڵی بەوە تەنگ بێ کە موسڵمانان لە یەکتر نزیک ببنەوە برایەتی دروست بێ یەکڕیزی دروست بێ نابێت بۆ دڵ تەنگ بێ برای خۆم دوعا بکە بڵێ یا ڕەبی خوایە ئەو دانیشتنە بەرەکەتی تێخی یا ڕەبی خوایە ئەو بنوودەی کە نووسراون ئەو سێ بەندە یا ڕەبی بیهێننە جێ پشتیوانی سنەتکان پشتیوانی عەقیدەی سەلەفکان بۆ دوعایەکی خێر ناکەی بۆ دڵت خۆش دڵی موسڵمانان خۆش ناکەی بۆچی ئیلا گومانی شەڕ ئیلا غەیبەتکردن ئیلا تانەدان ئیلا جنێودان بۆیە ئەو کەسانەی کە ئەو جۆرە هەوەستە ناشینانان هەیە لە دوو کەس دەرناچن یا جاهیلن بە سنەت و بە قورئان یا دڵیان پڕە بە حەقد و بە کینە خوای گەورە هیدایەتی هەردوو لایەکدا بۆ خاتری ناو جوانەکانی.
لە کۆتاییدا وە نەبێ من لەگەڵ کەسانێک دانیشتم علمانین یا ئیسلامین یا سۆفین یا قورئانی یا چی ئێوەش ڕەخنەگرەکان مەدخەلیەکان چەند جار وتومە فەرموو وەرن بابێن دابنیشین من ئامادەم هاتوومە ماڵەکانتان دەرگا ناکەنەوە هاتوومە ناو ماڵەکە تۆ ڕادەکەی دەچیتە ژوورێکی ترەوە تێگەیشتی خۆ برایمە الحەمدولillah بەفەزڵی خوا وە نەبێت خۆمان لەوە بدزینەوە لەگەڵ موسڵماندا بنیشین بۆی تەفاهمی لەگەڵ بکەین هەرچی موسڵمانە کە بزانین فعلا دەیەوێت احتیکام کا بۆ کتاب و سنە دەیەوێت حەق بدۆزێتەوە لە حەق دەگەڕێت برای ئامادەی لەگەڵیدا بنیشین بەڵام کەسانێک دەم شڕ و جنێ و فرۆش و کەم عیلم و کەم ئاست و ئەوانە نا مەشایستەی ئەوەی بچم لەگەڵیدا بنیشم هی ئەوە نییە لەگەڵیدا بنیشین ئەمە چێتان دەم سپیتانە ڕیش سپیتانە براکەم ئێستا دووبارەی دەکەم و فەرموو بابێت دابنیشین بزانین چێ لەسەر منهەجی سەلەفە و چێش لای داوە گومڕا بووە و بەخۆشی نازانێت لە کۆتاییدا باوەز لە غیبەت بێنین باوەز لە گومانی خەراب بێنین با حەسەناتێک کە هەمان بێنەی دێنە کەسێکی تر با دڵمان بە یەکڕێزی موسڵمانان خۆش بێ با لە هەوڵی ئەوەدا بین برایەتیمان پتەوتر بێ ئینشاء الله برا بەڕێزەکانم و دائما دوعا بکەین و منیش بەو دوعایە کۆتایی پێدێنم خوای پەروەردگار ئەو دانیشتەی کە کردمان ئاگات لە نیەتمانە والله وبالله وتالله غەیری نوسڕەتی حەق غەیری پشتیوانی زیاتر دروستکردن بۆ خزمەتی قورئان و سنت بە تێگەیشتنی سەحابە و تابعین هیچ مەبەستێکم نییە هیچ مەسلحەتێک لە ئاراتان نییە ئەمما کەسانی خۆیان گوناهبار دەکەن کاکە ئەمانە دین فرۆشن ئەمانە مەسلحەت چین ئەمانە برام ئەم وەڵامی ئەم قسانت بۆ قیامەت هەڵگرە داوا دەکەم لە خوای پەروەردگار بۆ خاتری ناوجوانەکانی بۆ صیفاتە بەرزەکانی برایەتیمان بتەوکە لەسەر ئەساسی حەق لەسەر کتاب و سنە لەسەر منهەجی سەحابە رضوان الله تعالى عليهم خوای پەروەردگار مسلمانان لە پەرتەوازی و لە تەفرەقا بەدوور بگری خوای پەروەردگار دڵەکانمان بینیتەوە یەک پتەوتر و بەهێزترمان بکەی خۆشەویستی بخەیتە نێوان ئیماندارانەوە یا رب العالمین ببنە یەک دەست ببنە یەک هێز ببنە یەک پارچە وەکو خوای پەروەردگار چۆن فەرموویەتی ئومەتکم ئومەتەن واحیدە خوای گەورە لە منیش و لەو برایانش خۆش بیت جا لە هەر لایەک بن کە غەیبەت و بوهتانیان کرد لە دوێنێەوە کە ئێمە بووینە سەبەبی ئەوەی غەیبەت کەن و تووشی گوناه بن خوای گەورە لێیان خۆش بی ئەمما کە خۆیان ناخیان پیسە و هەر بە دوای گوناه و تاوانەوە ئەوانە ڕۆژی قیامەت ئینشاءالله حەسەناتەکانیانمان بۆ دێ و سەیئاتی ئەمەشیان بۆ دەچێت خوای گەورە هیدایەتمان دەی ئەخیرمان خێرکەی ئیستیقامەتمان پێ ببەخشی برایەتیمان لەسەر حەق پتەوترکەی بۆ خزمەتی دینەکەت خوای بەکارمان بێنی بۆ خزمەتی دینەکەت وآخرمان خيركي بختوري دنيا ودوار مجمعكي آمين والحمد لله والصلاة والسلام على رسول الله والسلام عليكم ورحمة الله وبركاته.